جولك كان بدرجاي تاريخي خوي بوصفتاني لقرآن هيانا إسلام ظلمي لجولك كان نكردو فيامي خواي پروردگار كالقرآن وصفي جولك كان يكردون لدعو درونيا نو بيايا روشتو كتشي كيني چان برانبر بمسلمانان أفرمي ولتجدن أشد الناس عداوة للذين آمنوا اليهود لام توكيدا نوني توكيدي ثقيلة جاري چكا تأكيدي چكا أشد بصيغي تفضيل هنايت يعني زورتر لچيا زورترن برانبر بمسلمان كان جولك كان لحقد كينا وبغض من دارتي لتجدن أشد الناس عداوة للذين آمنوا اليهود دشمن دارتي كان لتركي يهود ودسي فيكرتو چونکە یەهودیەکان بڕوایان وایە جوولەکە باوەڕی وایە کە خوای گەورە ئەوانی دروست کردووە لە گڵێکی غەیری گڵەکەی ئادەم ئەوان باوەڕیان وایە کە ئەوان شعب الله المختارن خوای پەروەردگار ئەم گەلەی هەڵبژاردووە لە ناو بەشەرە باقی میلەتانی تری بۆیە دروست کردووە لەسەر شێوەی ئینسان لەبەر خاتری خزمەتی جوولەکە ئەجنا لەسەر شێوەی حەیوان دروستیە کرد جوولەکەکان باوەڕیان وایە خواردنێکیان هەیە دروستەکەن فەتیرەیەکی دروستەکەن کێکێکی گەورە دروستەکەن لە مناسبەی جەژنێکی خۆیانە بە پێویستی ئەزانن هەتاکو ئێستاش کە خوێنی ئینسانێکی غەیری یەهودی بکەن بەسەرا و بیخۆن ئەو کەسانەش وا ئەزانن کە جوولەکە ئێستا زۆر پێشکەوتوو بوون و شارستانەتیان وەرگرتووە بە هەڵەداچوو ئێستاش لە جەژنی شاباتیانە کە حەفتانە ڕۆژانی شەموو وەگرێتەوە دیندارەکانیان ئاگر ناکەنەوە سویچی سیارە لێ نادەن بە پێ هاتوچۆکەن و پاسکیل بەکارەهێنن شیمۆن پێرس وەختێک کە هات چوو بۆ ئۆسلۆ بۆ پەیمانەکە کە ئیمزای بکە کە بوو بە ڕۆژی شەممە خواردنێکیان نەخوارد وەفدی ئیسرائیلی کە بە ئاگر گەرمیش بکرێتەوە کە ویستیشی بچێ بۆ مەعبەدی جوولەکەکان کە مەسافەی 2 کیلۆمەتر لە ئوتێلەکەیەوە دوور بوو بە پێچوو لە کاتێکا 18 هەلیکۆپتەر بە ئاسمانی ئۆسلۆ بوو لەبەر خاترەوەی نەوەکە احتیال بکرێ و بکوژرێ ئەو کەسانی وا ئەزانن کە یەهودیەکان وازیان لە دینی خۆیان هێناوە بە هەڵەدا چوون ئەوان دەوڵەتەکەیان ناوی ئیسرائیلە کە وشەیەکی دینیە شار و شارۆچکە و جێگاکانیان هەمووی بە ناوی دینەکەیانەوە ئیسرائیل تەنها وڵاتێکە لە جیهانە کە وەزارەتی هەیە بە ناوی وەزارەتی جەنگ خەڵکی تر هەیەی بە ناوی وەزارەتی دیفاع بەڵام ئەوان هەیەنە بە ناوی وەزارەتی جەنگ و ئەو کەسانش کە مذەکراتی بن گۆریۆن و ئەیبان و وەزیری دیفاعی پێشوو هێرتزل و دامەزرێنەری حرەکەتی سەهیۆنیا با بڵێم ئەو کەسەی کە ئیعلانی کرد لە ساڵی 1897 لە بازل لە سویسرا هەرچی کەسە مذەکراتی ئەوانە بخوێنێتەوە ئەزانێ جوولەکەکان هەمان ڕەوتن وەختێک نەتەنیاهۆ هاتە سەر حکم مظاهرەی دیندارە یەهودیەکان لە هەموو قودسا دروست بوو دژی وەزیری عەمەل لەبەرەوەیان وەزیری عەمەل ئینسانێکی عەلمانیە باوەڕی بە دین نییە پێویستە باوەڕی بەوە هەیە کە دین جودا بێت لە دەوڵەت پێویستە بهێنرێتە خوارەوە پێویستە نەتەنیاهۆ بیگۆن لەو معادلەدا خوای پەروەردگار ئاوا باسی کردو چونکە جوولەکەکان هەموو فێڵ و تەڵەکە بازیەکیان بەرامبەر بە پێغەمبەر کردووە عەلەیهی سەڵات وەسەلام خەڵکیان لێهانەدا یان خۆیان محاولەی کوشتنیان کردووە ئەوەش هەر کەسێک لە سیرەی پێغەمبەر صلی الله علیه وسلم شارەزایی هەبێ و ڕەوشتی جوولەکە و کیانی جوولەکە لە جزیرەی عەرەبە بخوێنێتەوە لە بەنو نەزیر و بەنی قورەظە و بەنی قەینوقاع ئەزانێ چ فیلان و موئامەراتێکیان لەژێر سەرا بووە